ئاسیا کامەرانە دیزاینەری جلوبەرگی کلاسیکم. سەرەتای ئیشەکەی من لە حەزێکەوە دەستی پێ کرد. من حەزی خۆم بۆ جلوبەرگ و کلاسیک و دنیای خەیاڵ وای کرد کە بتوانم خەونەکەم بکەمە ڕاستووەم ئیشە دروست بکەم. سەرەتاوە گوتم تەنها حەزێکی خۆم بوو بۆ جلوبەرگی کلاسیکی کۆنەکان بۆ فلیمەکان. ئەو جلوبەرگی من ئەمیست لە بازاڕە دەست نەئەکە و لە زۆر شوێنانە بوو، ئەمە وای کرد کە خۆم هەوڵم خۆم دروستی کەم. کە خۆشم دروستم کرد سەرەتا هەر حەزی خۆم وێنەم پێوە ئەگەر لە ئینستاگرام پۆستم ئەکرد، دواتر سێرم کرد خەڵکێکی زۆر بەدڵی بوو، زۆر حەزیان پێی بوو، زۆر وێنەکانمیان بەدڵ بۆ داوای نەکران و بۆ منیش بۆ ئێمەشی بکە. حەزی خەڵک بۆ ئیشەکەم وای کرد و فکری لا من دروست کرد کە بیکەم بە بزنسێک و ئیشەکە گەورەتر کەم کە هەم بۆ خۆم بێت و هەم بۆ خەڵکیش بێت. و ئەمە یەکەم هەنگاوی دروستبوونی ئەم شوێنە. شوێنەکەم وەک ئەبینن شوێنێکی جیاوازە، هەموو پارچەکانی ئێرە ڤینتێج و ئەنتیکی کۆنە هێناومە بۆ ئەوەی لەگەڵ پرینسیپی ئیشەکەمە بکۆنجێ هەرچۆن درێسەکان هەرێک لە درێسەکان هیچ سەردەمێکی کۆنی چەند قەرنە پێش ئێستێواتە ئەو دیزاینانەی من زیاتر تێکەڵی دیزایانی کۆنن وەک لە دیزایانی مۆدێرن و تازە. خەونەکەشم چونکە هەر لە کۆنەوە سەرچاوی کرد، ئەتوانم بڵێم لەوێ بەجێماوم ئەو شوێنەیە کە حەز ئەەکەم تیای بژیم. مۆدێلاتی تازەشمان هەیە، بەڵام زیاتر لەمسەیەکی کلاسیکی تێکەڵ ئەەکەین کە ئەمەوە ئەکات شتەکە هەم جیاوازتر و هەم جوانتر بێت. سەرەتای بڵاوبوونەوەی من لە ئینستاگرامە ئەوەی وێنەکانی منی ئەبینی بە حکمی ئەوەی جیاواز بوو، زۆر کەمپیانەوە بوو کە من کوردم و لە کوردستانە ژیم. ئێستاش بیرمە کە لە بازاڕ مەسەلەن ئەڕۆشتم بە ئەوە بە حکمی ئەوەی من بەردەوام جلوبەرگەم کلاسیکان و وی وەک چی ناو فلیمەکەیە وەک ئەوە دەرئەکەوتم کە عەلە ئەساس کچێکی فلیمەکەم یا ئەچوومە شوێنێکە خۆمیانە بینی یانوت لێرەی، چونکە زیاتر هەستیانە کرد لە قوتەکانم کۆمپیوتەری بێ یا هی وڵاتێکی ترە هێناومە یان ڕەسمی ترە بردوومە بە حکمی تۆزێ جیاواز بوو، هەم سروشتی بوو هەم خەیاڵیە. ئەمەوەی کرد بوو کە ئەو جیاوازیە دروستکە لە ناو خەڵکە، بەڵام خۆشبەختانە من کوردم و هەر لێرەژە توانی ئەو خۆنی کە لە مێشکتا بکەیتە واقع. سەرور نییە ئیلا لە وڵاتێکی تربی لە شوێنێکی تربی یان هەرێک لەو قسانە کاکرێت. عادەتی خەڵک وایە بێزارە بێ لە شتی دووبارە و مۆدرن و هەر شتیش ئەوەنە دووبارە بۆ لەش کرد بۆ شتێکی جیاوازتر ئەڕواتێت و تایبەتتر بی. بە حکمی ئەوەی ئیشەکەی منیش جیاواز و تایبەت بوو، خەڵک پێشوازیەکی زۆری لەکرد حەزی ئەکرد بەشداری ئەو جیاوازیە بێت. ئێمە خۆمان لێرە هەر شوێنی وێنەگرتنیشمان هەیە، هەیەنە درێسەکە لای خۆمان ئەبەن و هەر یەکسەر لێرە شوێنە ئەگرن، ئیتر بۆ ساڵیاتی زەواج بێ بۆ پەرستەی بێ بۆ هەر شتێ لەوانە بێ، هەشمانە بۆ حەفلاتەکان لەبەری ئەکەن وەکو جلی بەرگی ڕۆژانە هەشمان هەر حەزی لێتی حەز ئەکە ئەو ستایلە بکا بە لایفستایلی ژیانی خۆی، لەو بابەتەشمان هەیە. وەکوتم ئێمە تەنها جلی کلاسیکیش ناکەین، یعنی مۆدرنیش هەر ئەکەین لەسەر تەڵەب، بەڵام ئەوەی خۆمان ئارزویەکەین دیزاینەکەین کلاسیکە، بەس جاری وایە داوای شتێکی تایبەتمان لێ ئەەکەن ئێمە دروستیەکەین بۆیان هەر مۆدلێکیان بێت لەسەر تەڵەب دروستیەکەینەوە. خەونەکەی من لێرە ناوەستێ، هەدەفم وەیە کە ئێرە زۆر گەورەتر بکەم بە یەک کەوشکی گەورە کە بەس بۆ سیرکردن بێن، جگە لە دیزاین و ڕەسم و وەکو قەسرێکی ڤینتێجی لێ بکەم کە هەم مەتحەفێک بێت، هەم جلەکان بەکار بێ، ئەوە هیچ ئیشی دیزاین و جلوبەرگەکان لەگەڵیشا ئیشی کارگەی ئەکەین، کارگەیەکی گەورەتر دروستکەم کە هەلیکارێکی زۆر بۆ خانمانی تر ئەرەخسێ و ئەو کەسانی کە ئەم حەزانیان هەیە ئەتوانن بێن لێرە بەرجەستەیکەن. و بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم کە من هێشتا لە سەرەتای خەونەکەمم، ئەوەڵین ڕێگا هێشتا دنیای خەونی تر و دنیایە پرۆژەی تر لە مێشکمایە کە ئینشەڵڵا هەر هەمووی بەیەکەوە دروستەکەین و لەسەر ئەرزی واقع ئەیبینین.